الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لا درس شيدكي شرح عقيدة الطحاوي جيشتنا أو شوينيك إمام الطحاوي دي فرمو ونؤمن بالملائكة والنبيين والكتب المنزلة على المرسلين. باسي إيمان بملائكة ما كرت بيشتريش باسي إيمان بخدا ما كردبو لأركان إيمان الإيمان بالله من باس كردبو إيمان بالملائكة من باس كرت أوجا إيمان ببيغمبران عليهم الصلاة والسلام كركن شديك لأركان إيمانك كذلك إيمان من ببيغمبران هي ما نايتصدقين إيمان من بتسه هي أجر بيغمبر كان باس كرابو نابيان لقرآن هاتبو أو إيمان من به بناو كأو بيغمبر للا خواي جورو هاتي ئەگەر نابەگشتی باوەڕمان هەیە دەرێن هەرچی کەوا ناردیتی وەکو لە هەندێک حەدیث هاتی 124,000 پێغەمبەر هاتیە دەڵێن بە جوملەتەن بەگشتی هەرچی خوای گەورە لە پێغەمبەران ڕەوانی کردیە ئەمە باوەڕمان پێ هەیە کەوا لەلایەن خوای گەورەوە وەحیان لە بۆ نێردرایە بەوەی کەوا خەڵکی ئاگادار بکەنەوە لەوەی کە سیفەتی پێغەمبەران عەلەیهیمو سەلام ئەوانەی ناویان هاتیە بەناو ئەوانەی کەوا لە قسایان لە شەریعەتیان شتێک باس کرایە لە قورئان و لە سونەتی صحیح بەو شێوەیە باوەڕمان پێ هەیە غەیری وی ئەمە لەسەرمان واجب نییە لە غەیری قورئان و سونەتی خەبەرەکی دیکە لەبارەی ئەو پێغەمبەرانە هاتیە ئەمە باوەڕمان پێ هەبیتن چونکە ئەو خەبەرانەی لەبارەی ئەو پێغەمبەرانەیان لەبارەی شەریعەت و کتابەکانیان هاتیە کە لە ئیمان بە کتابەکانیش باز دەکەیت لە سێ حالەتی تێپەڕ ناکە یان لە شەریعەتی خۆمان یعنی لە قورئان و لە سونەت گۆترایە ئەو شتە لەو کتابانەی پێشتر هەبووە یان پێغەمبەری پێشتر وهای فەرمووە دەبی ئەو کاتەیە ئەمە باوەڕمان پێی هەبی و یەقین و دڵنیا دەبینەوە لەوەی کەوا ئەوە قسە و وەحیە لە بۆ ئەو پێغەمبەرەی پێشی وەکو چ وكتبنا عليهم فيها أن النفس بالنفس خوای گەورە دەفەرمێ ئەمە لەسەرمان واجب کردن لە تەوڕاتی لەسەر جوولەکەکان کە نەفس بە نەفسە و عین بە عینە و سین بە سینە کەواتە ئەمە دەزانین ئەو حکمەیە لە تەورات هەبووە بە نەفسی قورئانێ دەبی باوەڕمان بەو حکمە و بەو نەفسەی تەوراتی هەبیتن لەبەرەوەی قورئان پشتڕاستی کردیتەوە یان ئەگەر لە سونەتی صحیح پێغەمبەر صلی الله علیه و سلم باسکرابی کە موسا وای فەرمووی یان عیسی عەلەیهی السلام پێغەمبەران وایان فەرمووە و باوەڕمان پێیە کەواتە ئەوە حالەتی یەکەمیان حالەتی دووەمیان لە شەریعەتی ما ڕۆن کرایتەوە کە ئەوە لە دینی خوای گەورە نەبووە ئەوان زیادیان کردی و شێواندیتیان ئەوە دەبی ئەمە دڵنیا بینەوە لەسەر ئەوەی ئەوە دین و ڕێباز و شەریعەتی ئەو پێغەمبەرانە نییە وەکو کە گوتیان ثالث و ثلاثە یان گوتیان عوزەیر ابن الله ئەوانە کە ئەوانە هەڵیان بەستی و کردیانە دین و بەناوی تەورات و ئینجیلیش لێیان دانایە بەڵام ئەمە دەبی جەزم بکەین و بە یەقینی برین ئەوە تەورات و ئینجیل نییە و ئەوە پەیامی ئەو پێغەمبەرانە نییە ڕەتی بکەینەوە حالەتی سێم لەو نێوانەی دەمینێتەوە کە هاتیە لە دینی مەش شتێک نەهاتیە برێ ئەو حکمەیە ڕەت بکاتەوە بە یەکجاری وە شتێکیش نەهاتیە کە پاڵ پشتی بکە ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمی لێی ڕابوەستن تەوەقوفی تێدا بکەن حەدیثوا عن بەنی ئیسرائیل ولا حەرەج قەیدی ناکە ئەگەر بەناوی وان بجێڕیەوە برەی لە بەنی ئیسرائیل لە نەسرانیەکان لە مەسیحیەکان ئەو شتە هاتیە بەس باز بکەیت بەڵام دەفەرمی فەلا تصدقوهم ولا تكذبوهم نەبرێن ڕاستن نەبرێن درۆنە چونکە ئەمگۆ ڕاستی و درۆ دەبی لە مەصدەرەکی جێی متمانە پێتان بگە مەصدەری جێی متمانەش یان قورئانە یان سونەتی صحیحە کە لەوی پێتان ناگا ئەتو ئەگەر ڕەت بکەیەوە چێ نارێ ڕاستە ئەگەر ڕەتیش نەکەیەوە دانی پێدا بنێن چێ نارێ درۆیە و لەو شتەیە کە شێواندیتیان چونکە کتابەکەیان تێکەڵەیە بەشەکی بچینە ڕاستیەکەی مایە بەشەکی زۆری شێواندرایە و بەناو عەچیری کە باس کرێ لەوێ بەو شێوەیە ئەمە تەعاملی لەگەر دەکەین واروها ئیمان بەو کتابانەی کە خوای گەورە نازلی کردیە بەوانەی کە بەناو هاتیە
وەکو ئینجیل و تەورات و زەبور یان بە سوحوف بەگشتی ئەو پەڕاوانەیە کە خوای گەورە لە بۆ ئیبراهیمی ناردیە ئەمە ئیمانمان پێ هەیە کە ناردرایە لە بۆ فلانە پێغەمبەری بەگشتیش هەرچی تێیدا بووە بەو شێوەیە کە خوای گەورە نازلی کردیە باوەڕمان پێ هەیە والكتب المنزلة على المرسلين ونشهد أنهم كانوا على الحق المبين وشاهديش ددين كأوان لسر حقة رون وأشكرا بوينا بويك وأخواي قورا أوان الراس باردية تبليغ دين بكن وظيفي سرچی پێغەمبەران عليهم الصلاة والسلام ڕاگەیاننی دینە و ئیمانیشمان بەوەی هەیە کە ئەوانە معسوومن لەو ڕاگەیاندنەی ئەوە زۆر مهمە چونکە ئەوە نقطەی فاریقە لە مابەینی پێغەمبەران و غەیری پێغەمبەران ئەمن قسەچی دەکەم یەکی دی قسەچی دەکە ئەو قسەی احتیمالی غەڵەتی تێدایە کە بە ناوی خوای قسەی دەکا کە شەریعەتی ڕوون دەکاتەوە بەڵێ ئەدی چ شتێک هەیە کەوە مەصدەرە و دەبی ئەمن لۆی بگەڕێمەوە و احتیمالی غەڵەتی تێدا نیە ئەوەی کە پێغەمبەران عليهم الصلاة والسلام پێی هاتینە ئەگەر ناخۆی فەرقەی وەحی و خەیاڵات و ئیلهامی هەر لەوەیە ئیلهام چیە خۆشتە شتەکە دێتە ناو دڵی احتیمالە ئەو شتەی هاتیتە ناو دڵت حەق بی احتیمالە باتیل بی ئەتوو بە خۆشت ناتوانی 100% تەکید بیەوە لەسەرەوەی ئەوە چی هانە ئیلا دەبی عەرزی بکەی بەڵام پێغەمبەران عليهم الصلاة والسلام وحی چ بووە کە هاتیە یەقین و 100% بووە لەلایەن خواوەیە و ئەو مەلایکەتی خوایە نێردرایە بەو شێوەیە کەواتە ئەوانە معسوومن لە ڕووی ئەوەی هیچ شتێک لە تەبلیغی دین تێیدا تووشی غەڵەت نەبووینە بە ناوی خواوە قسە بکەن شریعەتی خوای گەورە ڕوون بکەنەوە غەڵەت و سەهووی لەو لایەنەی ناکەن بەڵام لە غەیری ئەو لایەنەی لەلایەنی دنیایی ئەوە وارد بووە وەکو بەشەرەکی کەوا تووشی غەڵەت و سەهوو ببیتن فەرمووی ئەوە ئەمری دنیایەتانە ئەنتم ئەعلەم بئوموری دنیاکم ئەوە احتیمالی تێدا دەبیتن وەکو ئینسان و عالمیش بە قووەترین و عاقلترینی ناو ئینسانان بووینە بەڵام لەگەر هەندێش ئەوەی کەوا معسوومە لایەنی تەبلیغی ڕیسالەکەیە ونسمى أهل قبلتنا مسلمين مؤمنين ما داموا بما جاء به النبي صلى الله عليه وسلم معترفين أهل قبلش خوشمان كوا خواي قورا فرموي الرو لكعبي بكن أو وكو ناسينوي لوي كوا أوانا أهل نويجن چونکە نوێش کۆڵەکەی دینە کەسە کە نوێژی کرد ئەوە نیشانەی ئەوێ اعترافی بە لا إله إلا الله محمد رسول الله و ئیمان کردیە وەکوێ بۆی دەناسرێتەوە هەتا عولەما دەفەرمون ئینسان هەندێک لە عولەما ڕەئیان وایە ئینسان بە شایەدیمان و بە نوێژیش دێتە ناو دین یعنی ئەگەر کابرایە کافر بی نهات لە مەجلیسەکی بڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله بەس بە ئیمانەوە بێ نوێژەکی بکە یەکسەرەوە هاتە نایەت چونکە لە ضمنی نوێژێ أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله تێدایە هەنجینێکە هەموو ئەحکامی موسڵمانیەتی لەسەر تەطبیق دەبیتن کاتێکەوە بە نوێژ هاتە ناو ئەو دینەی واتە مادام ئەهلی نوێژ بوو دیارە ئیعترافی کردیە بە هەموو ئەوەی لەلایەن خوای گەورەوە هاتیە بەڕاستی دادەنێ ئیمانی پێ هەیە کە مادام ئیمانی پێ هەیە ئەو کاتەیە ئەو کەسەیە بە موسڵمان دادەندرێ هەرچ عەمەلەکی هەبیتن طبعاً بەس لەسەر عەمەلی نوێژ ئایا ئەگەر نوێژی بکاتن بەوەی باوەڕیشی پێ هەبی و ئیعترافیشی پێ بکا بەس برێ لە تەمبەڵی ناکەم ئەوە دیارە مەذهەبی ئیمامی شافعی و مالک و ئەبوو حەنیفە ئەوە وەکو کافر خارج لە میلە نییە بەڵام مەذهەبی ئیمام ئەحمەد دەرێ ئەگە برێ باوەڕیشم پێ هەیە و ئیعترافیش پێ دەکەم بەڕاستی جادەنێم نوێژی بە یەکزاری تەرکە ئەوە لە دین دەستە دەرێ و دەبیتە کافری تەواو ئەوە ئیختیلافەکە دەستەوە بابی فقهی زیاتر کەواتە ئەلێرە ئەمە بە نەسی ئاەت و حەدیثی زۆر لۆمان بە دەردەکەویتن بەو گوناحانە ئینسان لە ئەسلی ئیمان ناچیتە دەرێ بەڵام ئیمانی پێکەم دەکا چونکە ئەمە سێ بازنەمان لە بۆ ئیمان هەیە بازنەکمان هەیە پێی دەرێن ئەسلی ئیمان ئەگەر ئینسان لەو بازنەیەی نەقسی هەبوو یەکسەر ئیمانی بە یەکجاری هەڵدەوەشێتەوە بە یەکجاری ئەو کابرایە لە دنیای ئەگەر ئەو بازنەی ئیمانەی ظاهیر کردکەوە کافر بوو لە دین دەرچوو ئەمە حکمی کافری لەگەر دەکەین وەکو کافر معاملەی لەگەر دەکەین معاملەی کافریش دیارە ژن و ژنخوازی لەگەر ناکرێت ئیلا ئەگەر ئەهلی کتاب نەبی میراتی لێ ناگیرێ میراتی لۆ ناچیت و لێشی ناگیرێتن کە دەشنێنجرێ نابی ڕێوڕسمی وچی مسلمانان شوشتن و کفن کردن و لە قەبرستانی مسلمانان واتە حکمی کافری جیایە لەگەر حکمی مسلمانی لە قیامەتێش کافر ئەبەدی دەبی لە ناو ئاگری
كاتە کە دەرێن ئەسلی ئیمانی نەما کە گوتمان کافر بوو کافری خارج عن الملة دەرچوو لە میلەتی ئیسلام ئەو نوع کافرەیە کە باسی دەکەن ئەویش بەچێ بەوەی کەوا باوەڕ و اعترافی بە یەکێک لە نەسەکانی کتاب و سنت کە بڕابیتەوە لە کتاب و سنت ئەو اعتراف پێ نەکا و بەڕاستی دانەنێ برێ دەزانم ئەوە قورئانە باوەڕم پێ نییە بزانم ئەوە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم باوەڕم پێ نییە ئەو پێ دەردەچیتن یانیش یەک لەو عەمەلانە بکاتن کەوا ئیمانی پێ هەردەوەشێتەوە وەکو لەوانەیە کە باسمان کرد لەوەی سوزدەی لە بۆ غەیری خوای گەورە بباتن یان جوندانی بە خودا و بە پێغەمبەری ئەوانە ئیمانی هەردەوەشێنەوە ئەو جە بەڵگەیە لەسەرەوەی عولەما دەفەرمون ئەوە بەڵگەیە لەسەرەوەی ئیمانەکەی ناودڵی هەڵوەشایتەوە گەرنە ناتانی ئەو شتەی بکە کاتە دیسان ئەوە اعترافەکەی هەروەشایتەوە بەڵگەکەش بەو عەمەلەی ئەو بەدەردێخی با بە زاریش برێ وەڵام من هەر بە ئیماندارم بەس کە سوزەی لەو سەنەمی برد حقیقەتەکە درۆیە درۆت لەو دەکا ئەگەردا حقیقەتی اعتراف و تەصدیقەکەی ئیلا هەروەشایتەوە لەگەری کاتە ئەوە لە غەیری وەی ئەوە بازنەی یەکەم بوو کە گوتمان بازنەی ئەسلی ئیمانە کابرا ئیمانی هەرنامینێ پێویستە ئەوەی هەبێ بازنەی دووەم بازنەی کەمالی ئیمان بازنەی تەواوی ئیمان یان واجبی ئیمانیشی پێدرن کەمال یان واجبی ئیمان ئەو بازنەیە ئەو کەسەی هەیبی ئیمانی تەواوی هەیە ئەو کەسەی نەیبی ئیمانی تەواوی نییە بەڵام کافریش نەبوو بە یەک جاری لە ئیمان نەچوویتە دەرێ ئەویش هەموو گوناح و تاوانەکان کە ئینسان بیکە لە بازنەی کەمالی ئیمان ئیمانی تەواوی نابیتن بەقەدەر ئەوەی گوناحی بکە و بەقەدەر ئەوەی ئەو شتانێک کە واجبن جێبەجێ نەکا ئیمانی کەم دەبیتەوە ئیمانی ناتەواوە بەڵام ئەسلی ئیمانیشی هەمایە و موسڵمانە ئەوە بازنەی دووەم بازنەی سێم بازنەی ئیمانی مستحب یان تەکمیلی یعنی تەواوکاری مستحب یعنی وەکو برێ زیادە لەسەر و ئیمانی پێویست ئەو کەسەیە سنەتی زۆر دەکا خۆی لە مەکروهاتەکانیش دەپارێزی ئیمانەشی تەواویشی هەیە بەڵام ئیمانیش دیسانێکە زیادە لەسەرەوەشی هەیە بەهۆی سنەتەکانەوە ئەوە ئیمانی مستحبە طبعا ئەمە زۆر حەدیثمانەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی والله لا يؤمن مثلا من لا يؤمن جاره بوائقه یان دەفەرمی لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه يعني حتى يحب لأخيه ما يحب لنفسه أو أنا كذا فرمي إيمانين يلي رما بستي بيتنا وع إيمانك كمال إيمان إيماني واجب كسك لقد زيراني باش نبيتن إيماني طواونية بلام كافريش نبو أصل إيماني لدس ندايا خارج عن الملة بي بلام إيماني واجبي كم بوا ونسمي أهل قبلتنا مسلمين مؤمنين لما النبي صلى الله عليه وسلم فرميتي من صلى صلاتنا وأكل ذبيحتنا يعني في الروايات واستقبل قبلتنا فذلك مسلم هرشي نوێژی مەبکە خواردنی مەبخواتن يعني بەظاهیری بە ئاشکرا برێ من ئیسلام مسلمان و خۆی بە ئاشکرا بە مسلمان پیشان بدە ئەوە مسلمانە ناو دڵیشی لۆ خوای لێ دەگەڕێ لەبەرەوە ئەمە قاعیدەکمان هەیە نحن نحكم بالظاهر والله يتولى السرائر أو قاعدة زۆر مهم ئەمە لە دنیاە بەظاهری ئیش دەکەین خوای گەورە لایانی نهێنی و سڕیەکەی لۆ خوای گەورەی لە قیامەتی کە لە دنیاە پیشانیدا ئەو ئەهلی ئیمانە ئەمە معاملەی ئیمانداری لەگەر دەکەین لە ناو دڵی ئەگەر ئیمانی نەبی ئەوە منافقە و خوای گەورە لە قیامەتێ محاسبەی لەسەر دەکا هەروەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو شێوەیە تعاملی لەگەر منافقان کرد مادەم بە ظاهری دەیانگۆمە مسلمانین و ئیماندارین پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەنگە وەکو تەجروبەی خۆی وەکو پێدە فیراست یان وەکو وحی کە خوای گەورە لە بۆی ناردیە خەبەری دایەتی ئەو کەسە لە حەقیقەت ئیمانی نییە منافقە بەڵام هەر لەگەر وەکو مسلمانیش تعاملی لەگەر دەکرد لۆ لەبەرەوەی ئەو بە ئاشکرا بە بەڵگە بە شایەت بە ئیسپات کوفری خۆی ئاشکرا نەدەکرد هەر لە بنەوە دەیان کرد لەکن خەڵکێ مەسەن برێ لەکن دوو شایەدی مسلمان کوفریەکی سەریح بکابرێ ئیمان و بەفلانە ئاەتی نییە یان عیبادەتی غەیری خوای بکاتن ئەویان نەدەکرد منافقەکان لەبەر هەندێش پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو ئیماندار تعاملی لەگەر دەکردن وەکو مسلمان نەک وەکو ئیماندار چونکە ئیمان ئەوەیە کە چەسپیبی مسلمان ئەوەیە بەس بە ظاهری فەرقی مسلم و مؤمنی ئەوەیە مسلم لۆ ظاهریە مؤمن لە بۆ باطینیە ئەگەر پێکەوە هاتن وله بكل ما قاله وأخبر مصدقين غير منكرين دبي
باوەڕیشیان بە هەموو ئەوەی هەبیکەوە خوای گەورە ناردیتی ئینکاری نەکەن بەڕاستی دابنێ. طبعا ئەلێرە شتێک دێتە گۆڕێ، هەموو کەسێک دەبی بڵێتن ئەو ئاەتەکە دابەزیان باوەڕم پێ هەیە برێ باوەڕم پێ نییە دەدین دەستە دەرێ. ئەگەر بە دەلالەتی منطوق بە صریحی عیبارەتی صریح دەربڕینی صریح هاتبوو مەسەلەن دەرێ وأقیموا الصلاة کابراش بە صریحە لەسەر دەرێ نوێژێ بکەن برێ وەڵا نوێژ واجب نییە ئەو پێ کافر دەبی. بەڵام ئەمە هەندێک شتی دیکەمان هەیە دەلالەتی غەیری دەلالەتی مەفهومە بە فەهم وەردەگیرێ. ئەو فەهمە لۆی هەیە کەسێک لێکدانەوەک تەویلەکی بکە با تەویلەکەی غەڵەت بی با زۆریش دوور بی، بەڵام مادام تەویلەکی کردێ دەرێ وەڵام باوەڕم بەو ئاەتەی هەیە بەس لەکنە من ئەو ئاەت ئەو معنای دەدا ئەوە هەنجینێکە پێ کافر نابیتن ڕاستە بچینە تەمبێ بکرێتن بە جێرەی غەڵەتەکەی ئامۆژگاری بکرێتن بەڵام پێ کافر نابیتن وەکو لە زمانی پێغەمبەری عەلەیهی سڵات وسەلام لە زمانی پێغەمبەری لە زمانی خولەفای ڕاشیدین یەکێک عەرەقی خواردەوە گوتیان لۆ خواردەوە گوتی لەیس على الذين آمنوا جناح فيما طعموا إذا ما اتقوا وآمنوا. قورآن فەرموویەتی لەسەر ئیمانداران چ نییە ئەگەر تەقوای بکەن کە باسی لە پێشتر باسی ئاەتەکانی عەرەقی کردیا یعنی عەرەقیشیان خوارد بیتەوە. مەبەستەکەی قورآنێ لە پێشی بووە ئەو پێش ئەوەی عەرەق حرام بکرێتن موسڵمانانێک وەفاتیان کردیە گوتیان باشەوانە حکومیان چییە دەبی ئەوانە زەرەریان پێنەگا. خوای گەورە فەرمووی مادام ئەهلی ئیمان و عەمەلی صالح بووینە ئەوانە زەرەریان پێناگا کە مردینە و عەرەق هێشتا حرام نەکرایە خواردیتیانەوە. لێرە ئەو تەویلەکی کرد تەویلەکەی غەڵەتە بەوەی کە گوتی مادام ئەوە ئەمن ئیماندار و عەمەلی صالحم هەیە قەینا عەرەقی دەخۆمەوە. طبعا هەندێک لە سەحابەکان گوتیان ئەوە ئاەتی ڕەت کردیتەوە بەڵام ئیمامی عەلی و دوایش حکومەکەیان کەتە سەرەوەی گەورە سەحابەکان فەرموویان نە ئەوە مادام تەویلە چی هەیە تەویلەکەشی زۆر دوورە لە ڕاستی بەڵام تەنها حکمی عەرەق خواردنەوەی جەلدەی عەرەق خواردنەوەی لێ دەدەین حکمی ڕیددە و هەڵگەڕانەوە لە دینی لەسەر جێبەجێ ناکەین لۆ لەبەرەوە تەویلەکی هەیە. ئەوجە لێرە بەڕاستی ئەوە تێبینیەکی زۆر مهمە زۆر جار هەیە کەسانێک بە لێکدانەوەیان لە بۆ حەدیثە چی لێکدانەوەیان لە بۆ ئاەتە چی لێک دەدەنەوە کەسەکی دیکە دێتن کەوچی برێ بەرامبەریتی یان دژیتی ئەو لێکدانەوەی وی حکمەکی لەسەر دەدەدرێ فلانە ئاەتی ڕەت دەکات و فلانە حەدیثی ڕەت دەکات بەڵام بەسەر حەقیقەت ممکنە ئەو بە معنایەکی دیکە تەویلی دەکات تەویلەکەی غەڵەتە بەرێ ڕەدی دەوە برێ ئەو تەویلت غەڵەتە ئەوە بەڵگەی تەویلەکەمە بەڵام هەندە بە ئاسانی هەتا شتێکی صریح لە دین ئینکاری نەکە ناتانی برێ کافرە و لە دین دەرچووە حکمی کوفری چونکە ئیمان کە شایەدی هینا ئیمان بوویتە یەقین یەقینیش بەس بە یەقین لادەسی دەبی بە یەقین شتێکی کوفری بکە ئەو ئیمانەکەی لادەچیت اليقين لا يزول بالشك أو كهية. ولا نخوض في الله خوض أوي قسكردن بباطل أصلي خوض خو هاوشنا ناوشتشيا ببي أوي أتو استعداد وآمادة كاريت لو هبي وشي كسك من دالك ملواني نزاني دبيني لروخ آيدان الراس خو دايتنا آوي خوض أوي خوض دائما قسكردنا لسرشتشي بنزاني نابي بنزاني وبشتك واخواي جورا بخوي علمي ندايني اما لباري خوا وسبحانه وتعالى قسب كينيان لباري اسماء وصفات كاني غيري اويك او روني كرديتوا بتسي اللي ورد بينو وقصي زيادي لسر بكينو وردكاري كوا او باسينا كرديا ولا نماري في دين الله نتسين مجادله ومناقشه حق بكي مراء اويك ومناقشك ريت بين درايان او بابه سرچين يكلبوي هاتيا مثلا أميرك كسك أمري كردية بكسكي دري أو إشي بك لبو زي كردني أو إشي هيت بربستك نية هيت ريقرك نية وتلاقي أو مكتبي ريق بيخا مثلا أو عند كتابي ليرة الصفقة أو دريت أري أو كتابانا موضوعك يانسية يان أو كتابانا الرنجيان أو هايا أو بيوندي ببابتكي ونية هەنجەتی ئەوە بیکە ئیشەکەینەکە مناقەشەی لەسەر شتەشی دەکات کە پەیوەندی بەو ئەمرەی وەنیە کە ئەمری پێکرایە ئەوە میڕاءە لێرە خوای گەورە کە ئەمرەی کردیە باسی شتێکی کردیە کەسانێک هەنا شەیطان فێریان لێ دەکاتن لۆ ئەوەی خۆیان لە ئەسڵی بەبەستەکە لادەن مناقەشە لەسەر مەسەلەی دیکە دەکەن کەوا پێویست نییە مناقەشەی لەسەر بکەن و لە بابەتەکەی نییە
وەکو خوای گەورە لە سوورەتی کەهف ئەو دەرسە زۆر بە جوانی تێمان دەگەینیتن دەفەرمی کە باسی ئەوەی دەکاتن ويقولون 7 وثامنهم كلبهم قل ربي أعلم بعدتهم ما يعلمهم إلا قليل فلا تمار فيهم إلا مراء ظاهرة ولا تستفت فيهم منهم أحدا. أهل كتاب لزياتي أوي كوا سود لأصلي مسألة أصحاب الكهف وربقرن كأوانا خلقانك بوينا لو إيماني خويان أما دبوينا أوهم قرباني يبدن أو مسأليان واز لي هنا تسوينا سر مسألة عدد يان سنبو جماري يان سنبو خواهي قورش دفن كاتي أو بسيارانا ذا كان مسألة إيمانيكا أو مهمة لقصكي أو مهم نية جماري يان سنبو خرشي چين دربون 8 يان سنبو رنج يان كوبو أو يان كوبو أو مهمة أصلي قصكي لو القرآن باسناك بري عدد يان أو اندبو يان أو اندنبو لو أو درس ما بداتي عددك مهم نية بلام لو باس دكا باسي أهل كتاب دكا دري باسك يان باسي ئەوەی بووکەوە ژمارەیان چەندە دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەتوو گفتوگۆ و مناقەشە و مجادلەیان لەگەر مەکە لەو بابەتەی ئیلا لەسەر شتە ظاهیر نەبیکەوە ئەسلی بابەتەکەیە و پرسیاریشیان لەبارەی مەکە. یعنی مەسەلەن باسی ژیاننامەی ئەو پێغەمبەران عەلەیهیمو سڵاو وسەلام دەبینین جاروێ لە تەفاسیر و کتوبەکان هەندێک وردەکاری لە بەنی ئیسرائیل وەرگیرایە کە هیچ پێویست نییە ئەو شەڕە ئەو هاڕوویدا و پێغەمبەر ئەو های کرد و هەتا گەیشتیتە سەر ئەوەی کەسی وەکو ابن الجەوزی دەرەیەکەشی نەزانم دیت ئەوەی مەوعیزەی خەرچی دەکەن عیلمی نەبوو یعنی ئەهلی عیلم نەبوو پێیانەوە قاز بەس چیرۆکیان دەجێڕاوە دەیگۆ ناوی ئەو گورگەی کە حەزرەتی یوسفی خوارد ئەوەیە ئێگوتم کوڕە گورگ حەزرەتی یوسفی خواردیە ئێگوتی با ناوی ئەو گورگەیە کە نەی خواردیە یعنی جاروەیە تەفاسیل وردەکاری زۆر عەجیب جێڕدرایتەوە لە تاریخ ئەوەش فێڵک لە فێڵەکانی شەیتانیە کە ئەسلی مەسەلەکە لەبیر باتەوە خۆت بە تەفسیلی مەش ئەو بکەیت یان جاروێ مامۆستای قسەت لۆ دەکاتن شەیتان یەکسەر فکرەی ئەوە لۆ دەباتن ئەو مامۆستایە چێە صفاتی کووە شکلی کووە یعنی ئەسلی ئەو قسەیە ویل لەبیر چیتەوە لەوەی بەوی خەریک بی باسی شخصی وی بکەیت شخصی وی مەسەلەشکێ قسەکەی مەسەلەشی دیکەیە ئەو ئینسان دەبی ئاگادار ولا نماري في دين الله ولا نجادل في القرآن لباري قرآني أو شتانك آيات متشابه مجادلة لباري ناكي ونشهد أنه كلام رب العالمين وشايدي ددن كوا أو كلام إخوائي هروك إخوائي قورا ناوي لنا أو كلامه لبيشتر باس ماكر نزل به الروح الأمين داي بزاندية جبريلي روح الأمين كوا وصف جبريل يكا روح وأمينشا لو بيقول الروح لبروي قرآني دابا زاندية كم وكو روح لبو جيان ئەویش کە دابەزێنەر خوای گەورە کردیتە دابەزان هۆی دابەزاننی وەحی ناوی لێندرا نایە ڕوح ئەو کارەی بەوی سپاردیە چونکە خوای گەورە قورئان و وەحی خۆی ناو دەبا بە ڕوح و ئەمینیشە بەوەی کەوە هیچ خەلەل و کەم و کوڕیەک لەو دابەزاننەی لەلایەنویەوە ڕووناداتن فعلمه سيد المرسلين محمدا صلى الله عليه وسلم روح الأمين أو قرآن فيري قوري پیغمبران كرد عليه الصلاة والسلام كوك پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي أنا سيد ولد آدم ولا فخر أمن قوري بني آدم ببي فخر كواتب پیغمبر عليه الصلاة والسلام سيدة يعني قوري وبيشوايا كلبوبي أو جبريل أو قرآني دابزان للا ينخواي قوري وهو كلام الله تعالى لا يساويه شيء من كلام المخلوقين قرآنش أروكو بيشتر باس ماكر كلام إخوائي سبحانه وتعالى هاو شێوەی هیچ کەلامێک نییە لە کەلامی مەخلوقین هاو شێوەی هیچ قسە و گفتاری مەخلوقی نییە کاتە دەرزانین کەوا کەلامی خوایە و تەشبیهیشی ناکەین بە کەلامی مەخلوقین ولا نقول بخلقه نارێن ئەوە خەلق کرایە وەکو معتەزیلە دەیانگۆ ولا نخالف جماعة المسلمين ومخالفەی کۆمەڵی مسلمانانیش ناکەین طبعا پێغەمبەر عليه الصلاة والسلام لە چەندین حەدیث ئەمەی ئیرشاد کردێ لەوەی لەسەر ڕێ و ڕێبازی کۆمەڵ و جەمعی مسلمانان بمینینەوە کەوا دوایە لە مەفهومی ئاهلی سونە و جەماعە باز دەکەین لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویتی لا تجتمع أمتي على ضلالة أمتي من لەسەر گومڕایی کۆنابیتەوە کەواتە ئەوەی ئەهلی ئەوەل لە سەحابە و لە تابعین و لە تەڵەبە و تەڵەبەکانی وان بەگشتی لەسەری ڕۆیشتینە ئەوە دینە حەقەکەیە یعنی مەسەلەن لۆ نمونە ئەتوو ئێستا لەو زەمانەی کوو بزانی حەقەکە چییە
طلبەکانی سەحابان دیارن لە تابعین یعنی سەحابە لە چێ ڕازی بووینەوە عیلمی خۆیان بە چێ گوتیە طلبەی تابعین دیارن طلبەی تابعی تابعین دیارن کە ئەو ئەهلی مەذاهبی ئەربعەیە طلبەی ئیمام شافعی و ئیمام ئەبوو حەنیفە و ئیمام مالک و لەیث و ئیمام مالک دیارن ئەو طلبانە هەموو دوای دێتن هەموو طلبە دیارە هەتا ئەو زەمانەی دێ کە ئەو ئیمە گەورانەیەکەوە ئەو دینیان پاراستی و خزمەتی ئەو دینیان کردیە کەواتە ئەوەی مجموعی ئەو ئیمانە لەسەرن ئەوە حەق و ڕاستیەکەیە ئەوە حەق و ڕاستیەکەی ئینسان بەوەی سابت بی نەک قسەچی شاز یەکە کردیتی قسەچی یان کۆمەڵەکی شاز کە لەو کۆمەڵەی گشتی مسلمانانە دەرچووە ئەوانە نیشانەی ئەوەیەکەوە لە حەق لایەندایە وەکو لە حەدیث هاتیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویتی یان هەندێک دەفرن قەولی ئەبوی ئومامەیە عەلەیکم بالسەواد الأعظم بەهردوو دەست بگرن بە سەوادی ئەعظەم سەواد یعنی ئەو کۆمەڵەی کەوە سەریان ڕەشە کەواتە جەماعەت مەبەستی جەماعەتی هەرە گەورەی موسڵمانان کە لەسەر چ بووینە ئەم گۆشت لەسەرەوی بن لامەدەن لەسەر ئەو ڕێ و ڕێبازی طبعا لێرە کە دەرێت جەماعەت مەبەستی جەماعەتی ئەهلی دین و تەقوایە نەک عەوامی خەرچی عوام جودایە ئەهلی علم جەماعەتی ئەهلی علم لەسەر ئەوە ماینەوە ولا نكفر أحدا من أهل القبلة بذنب ما لم يستحل له دفرمي كسك كافر ناكين لأهل قبلة ما دام أهل قبلة يعني مسلمانة شاهد ماني هنايا وأهل نويجي شبه حق أو باس خلافي مسألة نويجي ما كان بهر جناح شي بكاتن بكافر دانان وكو خوارز بجناحي بكافر ياندادن دلين هر جناح شي بكا للزنا بي للربا خواردن بي أو كسا لإيمان دستدري وكافر دبي إيماني هرده وشيتوا معتزلة ديانجو لإيمان دتي تدري بجناحي بس ناش بيتكافر لو ما بين يدمينته نا إيمان دارا نا كافر شا بيدري منزلة بين المنزلتين درين لا منزلة شيء لما بين أو دو منزلي بلام أهل السنة والجماعة درين بو جناحي إيماني توابي كقوتمان إيماني كاملة واجبكي كم دكا والله أصل إيماني لدسنادا هر إيمان دارو وكو مسلمان مايتوا لمقابل وانا مرجئة قوتيان هر سندي جناحان كا زرر نادا جناح يعني إيمانك يوتش خوي دمينيتو إيمان هيت زرري جناح كردني لنادا كاوش غلطة أوان زور شليان كرت أوان زور تونديان كرت أهلي حق راستيكا لو وسطي ما نوك وحق يندا هردولاني ولا نقول لا يضر مع الإيمان ذنب لمن عمله وشي مرجئان شنارين إيمان بجناحه الزرري نابينيتن بلكو إيمان كم دكا بجناحا زياد دكا بطاعت البروي أويك ولا تابعي وأتباع تابعين ولا زور علماء بيشين هاتيا تعريف إيمان أنا وهاكرديا قول وعمل يزيد وينقص إيمان قول وعمل زياد دكا وكم دكا قولي قلب قولي لسان يعني بدل اعتراف دكا وتصديق دكا بهرسي كوا خواي قورا نارديتي أو يكم دوام جار بزمان دري دبري أجر مانع نبي شو كساني وهي مانع دروس دبيتن وكو لزمان بيغم صلى الله عليه وسلم كسي وهبوا إيماني هنا بلام إيمانك شارديتوا لبرتسي لبروي تهديدي كشني لسروا أجر أو تهديد أو زوريا نبيتن أو كسي بزمان شايد ماني نينيتن هر باب اللي بدل إيمانهم هي أو لي ورناجيتن شونك دروي دكاتن لبروي أجر أتو بدل قناعتك تهبيتن هيت مانعيش نبي دبي أو قناعتي بزمان دان بيدا بني إقراري بيبقي كواتا قولي لسان أبيك وإقرار با إيمانك يخويبك عملي قلبش وعملي جوارحش عملي قلب وكو إنسان إخلاص رزامندي أو أنا عملي قلب عندك عمل هي بقلب ذكري همو إيمان دارك وشي يكني متفاوت تا رزام الأخواي زيات الرازي بي تا إخلاص الزيات بي إيمان برستره تا أوانت كم تربي إيمان نزم تردبيته أوانا عملي قلبنا عملي جوارحش أو كارو كردوي با لا شأن أنزام ددري بدستو بيو وكو نويجو روجيو همو طاعات أوش دي سانيكا قوتيتيان بشكل إيمان طبعا عندك
وردەکاریان دایتە ئەو مەسلەی گوتیتیان ئیمان وەکو ئەوەی کەوا ئەتوو باوەڕی پێدەینی وەکو مؤمن و بهی یەک شتە، یعنی ئەمریش دەبی ئیمان بە مەلایکەت بینم یەکەچی دیکەش یەکەچی دیکەس، بەڵام کاتێک کە دەڵێن یەزید و وەنەنقوس بەنسبەت ئیمانی کەسەکەیە ئیمانی یەکەچی لە یەکەچی کەمتر و زیاترە. هەندێک گوتیان تەصدیقەکە ئەوەلی ئاعترافەکە و چیەکە، بەڵام ئیمامی نەوەوی ئەوەش ڕەت دەداتەوە، دەرێ ڕاستە هەموو ئیماندارێک دەبی دڵنیابی لە ئیمانی خۆی بڕیاری کۆتاییدایە لەسەرەوەی کەوا باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوای هەیە، بەڵام ئەو بڕیاردان و تەصدیقەش لە کەسێکی لۆ کەسێکی دڵنیاییش جیاوازە، هیوایە دڵنیایی زیاترە لە یەکەچی دیکە، ڕاستە دەبی بگاتە دەرەجەی دڵنیایی و یەقین، بەڵام یەقینی کەسێکی لە کەسێکی زیاترەوە وەسەر ڕەئی ئیمامی نەوەوی کەوە پاڵپشتیشە بە زۆر ئاەت و فەرموودەکە ئەوەی ڕوون دەکاتەوە. هەندێککە بەنەوەچکە دەریان بڕێ مەسەن تعریفەکەیان هەکردیە کە هەر لەگە و تعریفە یەکدیتەوە گوتیان التصديق بالجنان والإقرار باللسان والعمل بالأركان. نرجو للمحسنين من المؤمنين أن يعفو عنهم رجاما ولبو أو كساني كتاك كارو أهل تاكن محسنا لا إيمان داران كواخواي قول عفو يام كاتن ويدخلهم الجنة برحمته وبيا خاتب هشتي برحمته خوي ولا نأمن عليه أمينش نابي ليان كاتكسك هرتن أهل إيمان وأهل تاكبي نار أو سطاصت أهل بهشته تنها أواني كوا للا ينخوا خبر درايته پیغمبر صلى الله عليه وسلم كوا أهل بهشته وكو عشرة مبشرة يعني أو صحابانك خبر يان درايته غيري وي لو كسا شيني بري أو كسا أم التأكيد أو أهل بهشته هرتن أهل عبادة وأهل تاكبي بظاهري ناتواني أتو أو يقين أو قطعي بكي ولا نشهد لهم بالجنة شاهديش يعني لو نادين ببهشته غير أوانك وبيغمبر صلى الله عليه وسلم شاهدي لو داينا ونستغفر لمسيئهم داوای لێ خۆشببوونیش لە بۆ کەسانەشی دەکەن کەوا گوناح بارن کەواتە هەر چەند گوناحی هەبی مادام گوناحەکەی نەگەیشت بیتە دەرەجەی ئەوەی کە ئیمانی بە یەکجار ڕەش بوو بیتەوە بوو بیتە کافرەی خارج لە میلە ئەمە دەتوانێت داوای لێ خۆشببوونی لە خوای لۆ بکەین ئەو جەلک نەخۆی ئیمانی هەیە منافق نییە مادام ظاهیرەن ئەهلی ئیمانە ئەمە داوای لێ خۆشببوونی لۆ بکەین بەڵکو سنة وتاكا أو هاي كدعوة اللي خوشبون لبو هم إيمان دارة شبك لبرو الحديث يا بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي هر كسي دعوة اللي خوشبون لبو إيمان داران بك بقدر جماري أو إيمان دارانا تاكي لبو دنسري كواتا كدري اللهم اغفر للمؤمنين والمؤمنات الأحياء منهم والأموات بقدر جماري هم إيمان دارين ومي تاكت لو دنسري أو ذا شيء إيمان دارة خوا بخوي دزاني أو ئیشی تونیە خۆ بەوەی خەریکەی برێ فڵای فلان کەس گوناحبارە ئەو گوناحی هەیە یان چێ دەرێ لە درەوە ئیماندارە ئەم داوای لێ خۆشببوونی و ناکەم نە کەەوەش بەڕاستی زۆر مهمە ئەمە چەند مسلمان هەیە مسلمانە بەس تووشی مشکلەتی دەبیان لە ڕووی فکریەوە لەگەری پێک نایەنیان لە بەرەوەی گوناحبارە داوای لێ خۆشببوونی لۆ ناکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتا لەو منافقان داوای لێ خۆشببوونی کرد مادەم بە ظاهری ئیماندار بوون خوای گەورە فەرمووی إن تستغفر لهم 70 مرة فلن يغفر الله لهم فرمي اگر 70 جارش داوای لێ خۆشببوون یا لە خوای لێ بکەی خوا لێیان خۆش نابی یعنی لەو مەجموعی منافق و دڵ نەخۆشانە نەفەری وای تێدایە کە ئەگەر 70 جاریش ئەی پێغەمبەر بە پێغەمبەرایەتی خۆت عەلەیهی سڵات وسەلام داوای لێ خۆشببوونی لێ بکەی خوا لێ خۆش نابی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرمووی داوای لێ خۆت لە پاشی ئەو ئاەتەش فەرمووی زیاتر لە 70 داوای لێ خۆشببوونیان لێ دەکەن کاتە ئەرچی من داوای لێ خۆشببوونەکەی لە بۆ هەموو ئیماندارە چی خوای گەورەش بەخۆی دەزانی چێ مستحقە لۆ ئەو لێ خۆشببوونەی و چێ مستحق نییە ونخاف عليهم وليشيان دترسين هرسن تاكا كاربن كوا بسنا جهنمه ولا نقنطهم بلان توشي قنوط بي اميديان ناكين كساتش هرسن غنا احبار ما دام لدائره ايمان ما بيتوا نارين اتو تواو بي اميد باتو اهل جهنمه كس بي اميد ناكين ونار خوش بي اميد كي ما دام لا لسر ايمان ما يوا چونكا وهر ناتواني بريد سي جهنم يج بالتاكيد ولا أتو جناح قالك زورة هندك شيء هردت يا جهنمي عندك كذا كردواري دري عندك كتكمان هل إذا نابي كذا أو طبعا الشيطان توشي أو مأيوس يدك لو يبرك تازة إشكت رو اشتياتو كلك دنما ولا جناح كان يخود بردوام أو مأيوس بون إشي الشيطانية وهروها الرجاية طواوش أمين بون إيش هر إشي الشيطانية بري طواو أمن أهل باشته ما طواو أمن أهل جهنمي ما هردو شيء إشي الشيطاني ده بإنسان ما بيني خوف ورجاء بمينيته چونك خوای گەورە فەرموویتی إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء
ئەو عەقیدەی مسلمانیە کە کەسێک شرکی بە ئاشکرا کردبی و ئەهلی شیرک و کوفر بی ئەتوو دەتانی پێی بڵێ ئەتوو ئەهلی ئاگری لەبەرەوەی مشریکی لەبەرەوەی کافری لە غەیری وی لەژێر مەشیئەتە تەوبەی بکایان تەوبەی نەکاتن خوای گەورە لۆی هەیە لێی خۆش بی لۆی هەیە لێشی خۆش نەبیت والأمن والإياس ينقلان عن ملة الإسلام كسك بتوابي أمين بي بري والله من هردس ما باشته يا فلان كس هردس تباشته أمين بي والإياس يعني بتوابي بي أميد بي بري هردس ما زهنمه يا فلان كس هردس تزهنمه كإيمان دارج بي ينقلان عن أو كسيلا إسلام دبنا دري سنك رد آيات حديثي كرديتوا وادعاء علمي غيبي شي كرديا أو غيبة أو مسلمان دست جهنميان دست باشتي هرسن جناح بارش بي وسبيل الحق بينهما ري حقش لنيوان أو دور ري لأهل القبلة لنيوان أو دوي كوا باس ما كر لنيوان أميدو ترسي إنساني مسلمان بودو بالي عبادة دكا أو رشيد ذاتوا دزاني كوا لو هي سزا بدري أو رشيد ذاتوا دزاني كوا خواي جورا لو هي لي خوش بوت دبي لو ما بيني عبادة دكري اگر ناتو هر دولاكي اولا بقرا عباده بيناك وش من نظام نتيجه هر جهنم برايتو ناتانم عملكم وش بس زانم تو هر برايتو اسمه باشتي دي سانك ناتانم بكم وش نصارى يبري هر چندي گناحان دك گناحان بك ودوا الى اخره يك روجي سال زار شي برو كنيسي حمود لو رشد بيتوا معناها كابرا وقت الشيطان تو ريد كان نفر بكجده كجيتن وقت دري دزيب كدزي دكاتن أو قوتي كالودي ناتاني بجاريتو دري دواء بيك سرداني كنيسي هم يصاف ذكما يعني وشي يستشي عدلين بيك سرداني كربلاء ونزفي هم يصاف ذكينا ولا يخرج العبد من الإيمان إلا بجحود ما أدخله فيه كسج لإيمان ناسي تدري إلا بوي إنكاري أو شتيبكاكا بيتسوي تناو إيمان كواتا أو إيمان بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين أو كوا إيمانا بس سويناوي إنكاريك لو أنا بكاتن أو بيدسي تدريتن طبعا عمليش وكو باس مانكر عندك أعمال هي وكو سوز دبردن لبو غير خواي جورو أواني ديكا أو كسيا ولا كسر رأي أو إمامان كذرين ترشي نواجيش أو كسيا أو عمل كذكاتن دليل لسر أوي كإنكاري هي لدري سونك أو عمل لك سشي درناتي كلدري هر إيمانك هرنا وشان بيتوا والإيمان هو الإقرار باللسان والتصديق بالجنان إيمانش دان بيدانانا بالزمان وبراز دانانا بدل طبعا أو اختلافي كهندك لا أئمة حنفي كإمام طحاويش لو مسألة هيتي كبيان عندك بيان درين مرزئي فقهاء أو اختلافك لباري اعتبار باعتبار أوان درين عمل بشكنية لإيمان بو معناي كوا كابرا ذكري عمل لإيماني تخلفك كو درين كابرا لوي هي لدر وإيماني هبيتن بلام لبر زوري لكرا أو إيماني إعلان نكاتن لبروي زوري لكرا عمل بإيمانكي نكاتن زوري كشتري كواتا درين أصلي إيمان هردلا بلام أمد الزانين لآخيري كابرا كزوري لينا كرابي أقر تر مثلا أعمالك كفري بكا وكو سوز دبردن لبو صنمشي أو هر بي كافر دبي أوي كدريك بي كافر دبي تند لبروي أو دري دليل لسر كفري ناو دلي بلام أواني دي درين نا خدي عملك ركنك لإيماني بشك لإيماني هر خدي عملك كافري كرديا نك أوي ناو دري يعني مسألة أو وردكارية أجرنا هم يعني لآخير لنتيجة كوتايكي هر دلين دبي عملي شي لجر دابي كاتا كمانع نبي وقولي إقراري بزبان لجر دابي كاتا كمانع نبي وجميع ما صح عن رسول الله صلى الله عليه وسلم من الشرع والبيان كله حق هم أو إكوا لبيغمبري عليه الصلاة والسلام هاتيا لشرع لو إكوا الري وريبازي رون كريتو كذا الشرع يعني الري طريقة أو شريعتي كداي بزاندي أو حلال أو حرام أحكام شرعي والبيان يعني رون كردنوا لبوت لبو إيمان بخوا بروجي دواي بصيرات أو بيغمبر صلى الله عليه وسلم أو شتاني رون كرديتو تفصيلي دايته
أو بيانك شريعتكش أو أحكام حلال وحرامة هموي حقه باورمان بيه هي كزاني ما لبيغمبري صلى الله عليه وسلم دبي باورمان بيه بيتن بلام أجر كسك لو ثابت نبو ببري ولا أو حديث لكنا من صحيح نيا يعني أو حديث لكنا من أو معناي نادا أو مسألة شيء كي أو بوي بيلا إيمان ناس تدري شينا توشي بلين كاكتو غلطي حديثك الصحيح غلطي كبا ضعيف هذا معناك أو هاي غلطي أو معناي ليك دديو بس نابي بوي لسه كابري بكي مار بري ولا أتو حديث ترد كرديتو حديث اشترط كردو يعني بي كافر بوي هو دوشتا دبي ليكتي جوداب كينو والإيمان واحد وأهله في أصله سواء إمام الطحاوي ليرة فرمي إيمان لأصل خوي يكشتا ليرة من حيث مؤمن به يعني أوشتي إيماني بيدا يدري كدرين إيمان من بملائكته أصل إيمان بملائكة ملائكة يكشتا وإيمانك يكشتا بلام والتفاضل بينهم بالخشية والتقى زياد كمي أو إيماني لكن كابرايكيك وإيماني تاتن بيهيا تاتن عملي كردية بمقتضايا وإيماني زياد دكا بو تقواي وبكمش كم دكاتو ومخالفة الهوى وملازمة الأولى وبويك ومخالفة هوى وآرزوي خويبك وملازمة وبيوز بك تاكترين كارو كردوا جهة أولاتر ولا بيشترا يعني عملي تاكا زور بكاتن حتى عملي تاكا زور بكا أو إيمانا بنسبة أو كابراي زياد دكاتن راسته بنسبة أصل إيمانك إلى خارج هل يكشتا أو وردكاري جاوازيان كردي أقرنا باس ما كركا لزور علماء سلف لتابعي وأتباع تابعين رواية كرايا كقوتيت يعني الإيمان قول وعمل يزيد وينقص أو كهاتيو وكو إمامي بخاري وزور لا أئمة فرموتيان بصدها وبهزارها أئمي ما مستايخو ما لتابعي وأتباع تابعي لسر أوي ديت كإيمانيا وها بيناس ذكر قول وعمل يزيد وينقص والمؤمنون كلهم أولياء الرحمن إيمان داران همويان ولي ونزيتي خواينا أوش الرد لو أنا كسانك برين ولي بلاتي تايبتا علاقة إلى إيمانية نا ولي نزيتي خواي جورا كخواي جورا دفرمي ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون شيء نزيتي خوايا شيء ولي وخواي جورا بال بشتي دكا همو إيمان دارك بقدر درجة إيماني وليه وخواي جورش ولي ويا أويش ولي لبو خواي يعني أول أخواي نزيكا وأخواش بعض بشت لبوي طبعا هالكسي ببي درجة خوي وأكرمهم عند الله أطوعهم وأتبعهم للقرآن أو كسلهم كس برا يستري لا إخواي جورا كلهم كس طاعة جرالي زياتر بي واتباع قرآن بك كتب عمل إن أكرمكم عند الله أتقاكم ألا لا فضل لعربي على عجمي ولا لأبيض على أسود إلا بالتقوى نبى رنجة خوليك جاك إنوا نبى نسبة كسك بريا من نسبي فلان وفلان ما أمن لخلشي باشترم نبى نتويا أمن فلان نتوى ما أمن لخلشي باشترم بس بتقوى تقواش هو أعلم بمن اتقى هل تقواش ناري أم تقوى أم لا تزياتر أم لا تباشترم لبرو تقواش بس خالص يعني كانت أهلي تقواش أهلي تواضع ليرة أو يكسان يدرس دبيتن نابي كسك لهيت قانون شي تصوفي صحيحش أو أن يبري والله أمن لبرو باو بابيرم أهلي إخوانا سيبوينا كركانش أو هبنوا دين أوش ميراد قريا أو أنش دبن الشيخ وأهلي إخواناسي حتى عقر ما بشيوتش الراس تدرست قيدناك كسانك لاني إرشاد لاني تقوى بس بقرآن وبس سنة صحيح خلشي هاندا لبو أوي تقوى وإرشاد وتاكا كاري وتزكية خلشي بكن أو أهلي إيمان وتقوى برين أو هي وذو نابت أوري ورسمي كوا لبو ياندانا زياد لوي كوا لكتاب والسنة هي ببيتا ميلاد قري والإيمان هو الإيمان بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر والقدر خيره وشره وحلوه ومره من الله تعالى إيمانش إيمان بخوايا كباس ما كردو رابرد وبملائكة كان وبكتاب كان وببيغمرانا عليهم الصلاة والسلام وبالروجي دوايا أوانا بيشي ما نهو باسكر روجي دوايش دواتر ديبت دريجي باز دكا باسي إيمان بالروجي دواي وبلغا كاني باز دكا إن شاء الله والقدر خيره وشره وباسي إيمان بقدر شماكر قدر خير وشر وحلوه ومره أو زهراء ليرا مصطلحة شي بكار دينيتن قدر خير وشر قدر شيرن وتاهل
ئەلێرە قەدەر دەبیتە چار جۆر لە ڕووی خۆشی و ناخۆشی قەدەرەکەی دەبیتە چار جۆر. قەدەرێکمان هەیە خەیری حلو، قەدەرەکە خێرە و شیرینیشە. خێر چییە؟ ئەوەیە کەوا نەتیجە و لە قیامەتێ بە خێر لۆ دوگەڕێتەوە لە دنیایش خۆش بی. مەسەن کابرایەک خوا گەورە سەحەتی دەداتێ، ماڵی دەداتێ، ئەو ماڵ و سەحەتەی لە بۆ تاعەت و چاکە بەکاردەینی، لە دنیایش ئەوە شتەکی بەتام بوو، شیرن بوو، حلو بوو، لۆ قیامەتش لۆی بۆ خێر. ئەوە پێی دەڵێن قەدەری خەیری حلو. قەدەرێکی دیکەمان هەیە جۆری دووەم، قەدەری خەیری مڕ. ئەوەیە لە نەتیجە و لۆ قیامەتێت خێر و چاکەیە، بەڵام لە دنیاە تەکلیف و ناخۆشی و ئەزیەتە چی تێدایە. وەکو کابرا تووشی نەخۆشی دەبی، تووشی هەژاری دەبیتن، لەسەر ئەو هەژاریەی سەبر دەگری، لەسەر ئەو نەخۆشیی سەبر دەگری، ئەوە لە دنیاە تاڵیەکی تێدا بوو، بەڵام لۆی بووە خێر وانە لۆ قیامەتی هەمووی دەبیتە خێر و ئەجر و پاداشت. جۆری سێمیان قەدەری شەڕی حلو. قەدەر هەیە خراپەیە ئەگەرچی لە دنیا شیرنە. عینەن کابرا هەچکە دەوڵەمەندە بە سەحەتە، لەسەر ئەو دەوڵەمەندی و سەحەتەی شکرانە بژێری ناکا بە گوناح و تاوان و کوفرانەی پێدەکاتن، لە دنیای حلو بوو شیرن بوو، بەس لە قیامەتێ لۆی بۆ شەڕ. جۆری چارەمیان قەدەری شەڕی مڕ. ئەوەیە کابرا لە دنیاە تووشی ئەزیەت و ناخۆشی دەبی، تووشی فەقیری و نەبوونی دەبی، لەسەریشی ناشکور دەبی، ناڕەزایی دەردەبڕیتن، یان لەسەر نەخۆشیەکەی ناڕەزایی دەردەبڕی و پێ لە خوای دوور دەکەویتەوە. ئەو کابرا لە دنیاش لۆی بووە تاڵ، لە قیامەتێش لۆی بووە شەڕ. کاتە ئەلێرە ئەوە زۆر مهمە، ئەمە لەوەی ئیشکالێک حەل دەبیتن. کابرایەک دەرێتن مسلمان زۆر ئەنتیکەنە، نەفەرێکی باش نەخۆش دەبی دەرێن ئینشاڵڵا خێری لۆ تێدایەت و ئەهلی ئیمانی، نەفەری خراپیش نەخۆش دەبی دەرێن ئەوە لە کۆر بۆ شەڕ بوو، تووشی سەرەتانی بوو، کابرای کافر و مجریم. نەفەری خراپ تووشی مەسا بوو مەلەرزەی دەبی و نەفەری باش عین قسەی دەکەن. ئەو قسە زۆر ڕاستە. لۆ لە بەرەوەی ئەسلی خۆی خوای گەورە تاقیمان دەکاتەوە بە خۆشی و بە ناخۆشی، بە تاڵ و بە شیرن. ئەمەینە بە عەمەلی خۆمان ئەو تاڵەی دەکەینە خێریان دەکەینە شەڕ، شیرنەکەی دەکەینە خێریان دەکەینە شەڕ. عینەن خوای گەورە نەخۆشی دەنێری، ئەو توش دەکا، ئەویش توش دەکا. ئەوە کە سەبری لەگەر کرد لۆ خۆی کردێ خێر، ئەوەیە کە سەبری لەسەر نەگرت ناشکوری لەسەر کرد لۆ خۆی کردێ شەڕ. عینەن ئەو کابرایی بێباوڕ کە تووشی بوو مەلەرزەی دەبیتن، مادەم لەسەر بێباوڕی کوفر و خراپە ئەو بوو مەلەرزەی توش بوو، ئەوە لە بۆی بووە شەڕ، چونکە تازە گەیشتەوە قیامەت و سزای. لۆ کابرای ئیمانداریش مادەم لەسەر ئیمان تووشی ئەو بوو مەلەرزەی بوو، لە هەمان خانی بن و هەمان سەقفیشیان بەسەردا بن و خێر لۆی بووە خێر، تازە گەیشتەوە خوای. کاتە لە یەک وەختی عینەن عەمەل دەکرێت خێر بی، دەکرێت شەڕ بی. عینە توش بوونی سەرەتان دەکرێت خێر بی، دەکرێت شەڕ بی، بەوەی کە ئەمە ئیستیعدادمان چییە. ونحن مؤمنون بذلك كله. ئەمە باوەڕمان بە هەموو ئەوەی هەیەکەوە لە ئیمان خوای گەورە لە بۆی ڕۆن کردینەوە، وەکو لە حەدیثی جوبریل هاتیە، جوبریل هات پرسیار دەکات لەبارەی ئیسلام، لەبارەی ئیمان، لەبارەی ئیحسان. طبعا ئیمان وەکو قەناعەت و تەصدیقە، ئەتوو اعتراف دەکەی و تەصدیق و بەڕازدانان بەوەی کەوا تعریفی ئیمانمان کرد لە پێشتر، ئەو ئیقرار و دوای عەمەلیشی لە دوو دێتن. ئەوە کەواتە تقریبا وچی برێت تەوجیهە لەولایانی عەقلی ئینسانی. چەندی ئیسلامە لەولایانی جەستەییە، دەبی کات و بڕواتینە ئەوجا بە جەستە واجبات بکەی ولا گوناحەکان دوور بکەویەوە، ئەوە لایانی ئیسلامە، کەواتە لایانی ظاهیری و عەمەلیە. ئیمان لایانی باتینی و بڕوابوونی دڵە. ئیحسان پلە بەرزبوونەوەیە، زیاتر تەوجیهە لە بۆ قەلب، یعنی لەگەرەوەی کابرەوە ئیمانی هەیە عملیش دەکا، ئەو زیاتر ئیمانەکەی پەرە پێدەدا، ئەوە توش بەرەو ئیحسان دەچیتن، ئەوە پلەی بەرزترە. ونحن مؤمنون بذلك كله لا نفرق بين أحد من رسله. جیاوازی ناکەین لە نێوان هیچ لە پێغەمبەران، وەکو خوای گەورە دەفەرمێ قل آمنا بالله وما أنزل إلينا وما أنزل إلى إبراهيم وإسماعيل وإسحاق لا نفرق بين أحد منهم. جیاوازی لە نێوان هیچ لە پێغەمبەران ناکەین، هەموویان دەڵێن پێغەمبەرن عليهم الصلاة والسلام، و هەموویان لەلایەن خوای گەورە وحیان لێواتیە، عیسمەتیان لێواتیە، لە ئەسلی هەموویان وەکو یەکن. یعنی شتێک نییە برێ مواسەفاتێکی ئەسڵ ڕوکنەکی پێغەمبەراتی لە یەکەکی هەبی لە یەکەکی نەبی، یان ئەو نیوە پێغەمبەر بی ئەو پێغەمبەرێکی کامل بی، هەموویان وەکو یەک پێغەمبەرن،
بەڵام فەزل لای خوای گەورە دەکرێت کە چی دیکە لە یەکچی فەزلی زیاتر بیتن. بەڵام لەگەر هەندێش پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو بەراورد نەهی کردیە فەرموویتی لا تفاضلونی بین الأنبیاء، فەرموویتی فەزلم مەدەنە سەر پێغەمبەران، یعنی مەرێ فلانە پێغەمبەر بەناو لە فلانە پێغەمبەری باشترە، بە مطلقی بەس برێ پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام گەورەی پێغەمبەرانە قەیدینە، بەس نەرێ ئەو لە فلانی باشتر. وەکو لە حەدیث هاتێ فەرموویتی لە فەزلم مەدەن بەسەر یونسی کوڕی مەتتا، ئەو لە حەدیث هاتێ مەرێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە یونسی باشتر بەناو مەیهینە، وەکو برێ ئەوە سوئی ئەدەبەچی لە بەرامبەر ئەو پێغەمبەرانە تێدایە. ونصدقهم كلهم على ما جاءوا به، وهميان براز دادنين لو سر كوا بيهاتنا لو كوا باس ما كرد لإيمان ببيغمبران. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.